خۆشەویستێکی زۆر تایبەتی هەیە بۆ ئێمە بۆ هەموو کەس یعنی ئەو مناڵانە زۆر تایبەتن لە هەموو شتێکە. کاکتۆ سڵاو لێبێ بەگشتی دۆخی دایک و باوکی ئەم منداڵانەی کە ئۆتیزمیان هەیە چۆنە ئێوەکو ئەوەی کە مناڵێکی ئۆتیزمتان هەیە وەستان چۆنە بەگشتی؟ بەڵێ وەڵاهی دیارە لەگە مناڵەکانی دیکە جیاوازن ئەرکیان زیاترە لەبەرەوەی ئیستیعابیان کەمە و دانیشتنیان کەمە حرەکەیان زۆرە جەهادەکەی بە جۆرێکە ئەم حاڵەتانە ئۆتیزم بۆیە بۆ دایک و مناڵان دایک و باوکانی ئۆتیزم بەڕاستی ئەرکە بەڵام لە هەمان کاتیشدا بەڕاستی وەکو تۆ دەڵێی هەدیەیەکی خوددایە بۆ ئێمە وا سەیرەکەی نەوەکو بارگرانیە و ئەرکە بۆ ئێمە زۆر زۆر دڵخۆشین پێی ینی ئەوەی ئەو خۆشەویستەی کە ئەو هەیەی بۆ ئێمە سێ مناڵی ترمان هەیە ئەوانش هەیەە بەڵام ئەمە خۆشەویستێکی زۆر تایبەتی هەیە بۆ ئێمە بۆ هەموو کەس یعنی ئەو مناڵانە زۆر تایبەتن لە هەموو شتێکە ڕاستە ماندیبوونی هەیە بەڵام بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان نەبوو تەمای ئەوەی بڵێن ئێمە پێمان ناخۆشە یان ئەوە تا لی بێزارین یان شتێکی لەو زۆرە بابەتە بە پێچەوانەوە ینی خۆشحاڵین کە لەگەڵ کە ئاریاسە ئێمە شەو ڕۆژ ئێمە پێکەوەین ئەزانی شەو ڕۆژ پێکەوە یاری ئەەکەین پێکەوە گۆرانی ئەڵین پێکەوە هەموو شتێکی تر هەموو شتێکمان پێکەوەیە. تایبەتمەندیە مناڵی ئێوە ئەوەیە کە بە زمانی ئینگلیزی ئەتوانێت شعر بڵێ و گۆرانی بڵێ چۆن ڕاتان هێنا لەسەرم بابەتە قورس نەبوو؟ وەڵا نەوەڵا ئەزانی ئەمانە زۆر ئەوەن ینی من کە لە مەکتەب لە چەند مانگی ڕابردوو حەقلەیەکیان هەبوو مامۆستایەکان داوایان کرد مامۆستای تایبەت بوو کە شتێک بخوێنێتەوە ئاریاس من هەر هەندە لە کۆمپیوتەرەکەم شعرێکم دۆزیەوە لەسەر ئۆتیزم ئاریاس بڕوا بکە هەمووی 30 جارمان نەخوێندەوە لەبەری کرد باشە دوایی لە دیوارە بۆمان هەڵواسی بوو خۆی ئەی خوێندەوە پێم سەیر بوو یعنی ڕۆژی سێم کە پرۆڤم پێدەکرد شعرەکەی لەبەر کرد و بەبێ وەرەق سەیری وەرەقەکە هەمووی گوتەوە جارێکی دیکە ئێستاش دەبەرێتی ئێستا بەتەمان جارێکی دیکە لێروکانە پێشکەش بکاتەوە خوشە سەبۆم خوێنێتەوە پێی بڵیت ئاریاس ئۆتیزم ئین چیلدرن بۆ مامەدەی autism in children. Ani to baka goli keti. No, autism in children. Autism in children. They are good skin. They are like flowers. Eto bakati. It said autism in children. They are good skin. They are like flowers. Not to the with the blue, but not to the little glue. Autism is not disease. To the love it to the gift the love super. It's a rather a challenge to the love of parents and people in general. چۆن واتان کە بتوانێت ئینگلیزی بخوێنێتەوە کە بە ئینگلیزی بتوانێت قسەش بکات دێژە؟ ئەمە بەڕاست زۆر خەیری سەیری تەلەڤیزیۆنیا کرد لە عینە کاتدا زۆر سەیری موبایل و شتی وایە کرد لەو زۆرە بابەتە فێرە ئینگلیزی بوو سەرەتا فێرە کوردی نەبوو دواتە وردەوردا کە بکردمانە مەکتەب ئینگلیزیەکەمان لێکەم کردەوە بۆ ئەوەی فێرە کوردی بێت چونکە بۆی قورسە چەند زمانێک فێر بێت ئێستا شتێکی لێ بپرسە هەم بە کوردیەکەی ناوەکەی دەڵێ هەم بە عەرەبیەکەی هەم بە ئینگلیزیەکەی ئەها بەو شێوەیە فێر بووە چونکە سەیری هەر شتێکان دەکات ینی هەم ئەفلام کارتۆنی عەرەبی هەمیش ئینگلیزی هەمی شەوی دیکە کوردی بۆیە ئێستاکە ئینگلیزیەکەی بەڕاستی کەم بۆتەوە بۆی دەمانوێت فێرە کوردی بێ زیاتر